بە مەبەستی نوێبوونەوە گۆڕانکاری لە پەیڕۆ و پرۆگرامی خۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆنگرەی چوارەمی خۆی لە شاری سلێمانی دەبەستێت. کۆنگرەیەک کە کۆمەڵی ئیسلامی دەڵێت گۆڕانکاری تەواو لە پەیڕەوی حیزبەکەدا دەکات. ئەندامانی سنووری مەڵبەنی دووی کۆمەڵیش بە گرنگیەوە لە کۆنگرەکە دەڕوانن، هیواخوازن کۆنگرەیەکی سەرکەوتوو بەڕێبکەن و پێشنیار و ڕاستپاردەکان بەباشی جێبەجێ بکرێن. دیارە کۆنگرە بۆ بە خۆدا چوونەوەیە لە کاروباری 4 ساڵی ڕابردوو هەموو حیزبێکە و کۆنگرە ئەنجامەدا. ئێمەش کۆمەڵی ئیسلامی کە سبەینێ ئینشاءڵڵا یەکەم ڕۆژی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیە بۆ ئەوەی کە ئەو نەقسانی کە لە ڕابردوودا لە ئیشوکارە لە داعوە و بانگەوازە کردومانە هەوڵدەین لە داهاتوودا ئەو هەڵانە و ئەو کەم تەرخەمەی کە کردومانە چارەسەری بکەین و پاشان هەڵبژاردنەوەی قیادە و تەشکیلکردنەوەی سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیە کە ئومێد دەکەین ئەم کۆنگرەی بەرەوپێشچوونی کۆمەڵی ئیسلامی و بەرەوپێشچوونی داعوە و بانگەواز لەناو کۆمەڵی ئیسلامیا بێ زیاتر ئێمە بتوانین گرنگی بە داعوە بدەین، گرنگی بە بانگەواز بدەین، گرنگی بە خزمەتکردنی خاک و نیشتیمانمان بدەین و دەنگ بە کەسانێک بدەین کە ئومێدمان وابێ کە لە ڕابردوودا بیلفعل خزمەتێکی باشی ئەم داعواکەن کە کۆمەڵی ئیسلامی لەسەری دروست بوو. ئینشاءڵڵا بە هیوای ئەوەی کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ و بە هیوای گۆڕانکاری باش ئینشاءڵڵا لە کۆنگرەیە و هیوادارم ئینشاءڵڵا ئەم کۆنگرەیە بێتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ کۆمەڵی ئیسلامی ئینشاءڵڵا. گۆڕانکاری بکرێت تەبعاً گۆڕانکاری ئەبێ هەر بکرێت کۆنگرە بۆ ئەوەیە کە کۆمەڵەشت بگۆڕێت و شتی تازە بێتە جێگەکەی، یعنی ئەوەی کە نەکراوە زەرورە بکرێت لەمە دووە ئەو شتانەی کە زەرورە و نەکراوە بکرێت لەمە دووە. کۆمەڵی ئیسلامی هەمیشە هەڵگری پەیامی ئاشتی و ئازادی بووە. لە پاڵکاری بانکخوازی ئیسلامیدا سیاسەتێکی پێڕەو کردووە کە زۆرینەی هاوڵاتیان لە ئەداوکاری سیاسی نوێنەرانی لە حکومەت و پەرلەمان ڕازی بوون. ئەندامانی کۆنگرەش خوازیارن ئەم کۆنگرەیە ببێتە هۆی زیاتر کرانەوەی کۆمەڵ بەڕووی دەرەوە و خزمەتکردنی تەواوی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی. هیوا و ئاوەتە خوازیەوەین کە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کۆنگرەیەکی سەرکەوتوو بێت و سەر لە نوێ بە پرۆگرام و ڕەژنووس و لایحەی خۆیان بچێتەوە کۆمەڵی ئیسلامی وەکو دەبینین لە شەقام و خەڵکی کوردستان بەڕاستی هەمووی هیوای خێر و چاوی خێری لە کۆمەڵی ئیسلامیە. ئومێد دەکەین کە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کۆنگرێکی سەرکەوتوو بێت. بێگومان کۆنگرە بە هیوای گۆڕانکاری و نوێبوونەوە دەکرێت لە هەر پارتێکی سیاسی. دیارە بەو دەرەنجامانەی کە لەبەردەستی ئەندامان و دۆستان و جەماوەری کۆمەڵی ئیسلامی کوردستاندایە بۆ پێیکە ساڵانێکی زۆر بە قەیرانی داراییدا تێپەڕین کۆمەڵی ئیسلامی توانای مانەوەی هەبوو و توانای خۆ نوێکردنەوەی هەیە. بێگومان چاومان لەوەیە کە گۆڕانکاری گەورەش بکات بۆ پێیکە هێزێکی سیاسی کاریگەری کوردستانە گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمانی کوردستان شەقامی کوردی چاوی لەسەر هەنگاوەکانی کۆمەڵی ئیسلامی و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە. بۆیە من داوا لە ئەندامانی بەڕێزی کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەم بەوردی بەدیقەتەوە لەگەڵ پەیڕۆ و پرۆگرامەکان سەرۆکاریان هەبێ و نوێنەرانی ڕاستەقینە و شایستە و لێهاتوو بۆ قیادەی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵبژێرن. 18 شوبات لە شاری سلێمانی بڕیارە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی دەست پێ بکات. ئەندامانی بەشدار لە کۆنگرا ژمارەیان 888 ئەندابە و بڕیارە بە پرۆسەیەکی تەواو دیموکراسی و بە هەڵبژاردن دەستە نوێیەکان هەڵبژێنێنەوە و ماوەی 2 ڕۆژ لە شاری سلێمانی بەردەوام دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.